بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان. من دانیال نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبم. ئازان خۆشەویستان، ئەو بابەتی ئەمڕۆ هەڵمام بژاردووە ئێوەی ئازیز سەرنج و تێبینی خۆتانی لەسەر دەڵێن ئەوەیە کە چی هۆکارە بۆی کە نرخی دۆلار ناچێتەوە ئاستی کە بانکی ناوەندی ڕایگەاندەوە بۆ نرخی کە بانکی ناوەندی دەیخاتە بازارەوە. دەزانین لە ئێستادا بانکی ناوەندی نرخی دۆلار بەرامبەر بە دینار بە 132,000 دینار دەخاتە بازارەوە، تا 100 دلار بەرامبەر بە 132,000 دینار دەخاتە بازار. بەڵام لە نێو بازاردا نرخەکان بۆ شێوازە نییە. ئەمڕۆ گەشتبووە نزیک بە 155,500 کەمەش ناجێگیرێکی دروست کردو لە نرخی دۆلار و دیناردا لە نێو بازارەکاندا. هۆکارەکانیشی بەشێکی زۆری بۆ چەند کۆمەڵێک هۆکار دەگەڕێتەوە کە بەشێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە کە ئەمە دەستێکی سیاسی لە پشتەوە بۆ پێی کە هەڵبژاردن نزیکە کە بڕیارە ئەم ساڵمانگی هەڵبژاردننی پارێزگاکان ئەنجام بدرێت کە ئەو لایەنانی کە لە دەسەڵاتدان دەیانەوێت نرخەکان بۆ شێوازە لێ بکەن تاوەکو نزیکی هەڵبژاردنەکان بیکەنەوە بە 132 ئەوان ببنە خاوەنیەوەی کە بڵێن ئێمە توانیمان نرخی دۆلار دابەزێنین بەرامبەر بە دیناری عێراقی. وەروها هەڵبژاردننی ئەنجومەنی نەوابی ژووە بە پێشەوەی کە ساڵی 2024 مانگی 4 ئەنجام دەدرێت. هەموو ئەمانە هۆکارێکن کە باز لەوە دەکرێت کە نرخی دۆلار لە نێو بازارەکاندا ناجێگیری پێوە دیارەوە. بەشێکی دیکە باز لەوە دەکرێت کە ئەو قاچاغبردنەی دۆلار بۆ دەرەوەی وڵات بە تایبەت وڵاتی ئێران کە تاوەکو ئێستاش بەردەوامی هەیە، هۆکارێکی دیکەیە بۆی کە نرخی دۆلار بەو شێوازە یاخود بەو نرخەی کە بانکی مرکزی دەیخاتە بازارەوە لە نێو بازاردا بوونی نەبێت. هۆکارێکی دیکە باز لەوە دەکرێت کە چەندین کەسایەتی و بەرپرس لە پشتی ئەوە لە نێو بازاردا کە دەتوانن تەحەکوم بە نرخی دۆلارەوە بکەن و هێز و دەسەڵاتیان زیاترە لە بانکی ناوەندی کەمەش هۆکارێکە لەوەی کە نرخی دۆلار جێگینە لە نێو بازاردەوە ئەو نرخەنیە کە بانکی ناوەندی دەیخاتە بازارەوە. و ئەمڕۆ پارێزگاری بانکی ناوەندی ڕایگەیان لە ئێستادا سیستەمێکی ئەلکترۆنی دادەنێن بۆی کە چاودێری نرخەکان بکەن و هەر لایەنێک و هەر کەسێک نرخەکان بۆ شێوازێک کە بانکی ناوەندی دەیخاتە بازارەوە جێبەجێ نەکات بە شێواز لە شێوازەکان سزا دەدرێت. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت ئێوەی ئازیز دەتوانن قسە و باسی لەبارەوەکن و ڕاوسەرنجی خۆتانی لەسەر بڵێن. دەچمە لای یەکەمین پەیوەندی باوکی محەممەد وەردەگرم لە ڕانیە. باوکی محەممەد سڵای خوا لێبێ. دانیار سلام علیکم برام. وعلیکم السلام سەر هەردوو چاوم باوکی محەممەد. چاو سەلامەت بێ برام. بە تەسەووڕی من هۆکار گەلە زۆرە. یەک لەو هۆکارانە هەبوونی بازاری دۆلارە. بەڕاستی پێویستە حکوومەت بەس یعنی پەشیمانی مەسەدەمی ئەو قسێ بکەم لەبەر حکوومەتێک نییە کە خەمخۆری وەزعی گوزەرانی و خەڵکەبی حکوومەتە تەبێتن بێ دۆلار دابەزێنی بەعکس حکوومەتەکە لە خەڵکە چاوچمۆکەکە بازرگانترە بەسەر ئەو خەڵکەیدا. کاکە دانیار پێویستە خەڵک بەڕاستی ئینتیمای نیشتیمانیانەی هەبی، بەڕاستی خەڵک پێویستە ویژدان و ئەخلاق و زەمیری هەبیتن لە کەسابەت و لە بازار و لە ینی ئەو ئیشی کە تێیدا هەیە. بەڕاستی ئەو خەڵکەی ئێستا لە بازاری دۆلارە و هەبوونی بازاری دۆلار هۆکارێکی هەرە ڕئیسی و ئەساسیە کە دۆلار لەو نرخە نایەتە خوارێ. دەنا هیچ منطقەش عەقڵ نییە، یعنی ئەوە چ خەڵکە چ ئینسانێک هەیە حکوومەتەکەی برێکا کە دۆلار بەو نرخە دۆلار بەو سعرەی دۆلار ئەوە نرخیتی لە بازاری زیاتر بی. یعنی ئەوە دەستە چ ڕەشی پیسە، دەستەکە دژی زبدی خۆشگوزارانی و ئستقراربوونی ئابووری ئەو هەرێمەیە. یعنی ناتوانم داوا لە دەسەڵات بکەم، من ناتوانم داوا لە حکوومەت بکەم لەبەری شتێک نابینیم لە هەرێمی کوردستان بان لە بەناوی حکوومەتی و خەم و گوزەرانی هاوڵاتیان بەلای بیەوە خەم بیتن. یعنی دەسەڵاتەکە خۆی بازرگانە، خۆی گرانجانە، خۆی قەیران داهێنەرە. ئەوەیە مەسەلەکان. دەنا حکوومەتی بەغا خوا هەرناگری ینی ماڵیان ئاوابی هیچ تەخسیلێکیان نەکردووە. ئەوە لە مەتاڕەکانە، ئەوە لە باکەکانە، ئەوە لە زەختی کردن لەسەر بازارە. دەنا باشە یعنی دەست هەواتی بەناو هەرێمی کوردستان هەی موزلیمی زاڵمی گرانکەری ڕسق بڕی ئەو میلەتە باشە. یعنی چیتان لێکم دەبتەوە تێر نەبوون ئەوە کفنەک ئەنگۆ دەپۆشن ئەوا قیمەت و پارەی لۆ خردەکەنەوە. ئەوانە زۆر سەیرن کاکە دانیار. بڕیارێک دەردەکەم زەخل لە بازار دەکەم، بڕیار دەردەکەم لە باخەکان دۆلار تەوزع دەکەم، بڕیار
دەردەکەم بازرگان نەوێری قۆڕخکاری بکاتن بەڵام کاکە ئەمڕۆ هەوڵێکی تر درراوە لەلایەن پارێزگاری بانقی ناودیەوە کە ئەو سیستەمە نوێی ڕاگەیاندووە کە کۆمەڵێک پلاتفۆرمی ئەلکترۆنیە وا دەکات کە کۆنتترۆلی نرخەکان کە بە شاز لە شازەکان وردەکارەکەی نازان بەڵام ئەوان باز لەو دەکەن کە دەتوانن بە وردی چاودێری نرخەکان بنوە هەر کەسێک و هەر لایەنێک کاکە دانیارجان بمبورە قسەکەتم پێبڕی کاکە جان من اختصاصم ئابوورە و دەرچوی بازرگانیم استقرارکردنی نرخی دۆلار زۆر هاسانە ئەگەر دەسەڵاتداران و لایەنی پەیوەندیدار مەبەستی بیتن کاکە جان من لە عێراقم چەندین جارێک ئەو قسەم لە بەرنامەی تێز وتووەتەوە لە کوردم و عێراقیم و لە هەرێمی کوردستانم معنای چییە بازاری ڕەش بازاری ڕەش درۆ دەلەسەیە بازاری ڕێژ هەمووی بازارەکە بۆ سپیکردنەوەی پارەی پیسی بەرپرسان دەنا بۆچی من بتم بە فرکەرێک بتم تێنەکەرەوەیەک بتم تەلەڤیزیۆنێک بە دۆلار بکڕم یعنی ئەوە داگیرکردنی ئابووریە هیچ معنای نییە کاکە بڕیارێک دەردەکەم هەر کەسەکی نەک دۆلارێک پارچە دۆلارێکی پێبی ئیعدامە وەکو معاملە و بازرگانی لە بازاری ناوخۆی سپاس بۆ پەیوەندیەکە دەچمە لای پەیوەندیەکی دیکە کەمال شێخە لە چوارقورنە وەردەگرم کاکە ماریان سڵاوی خوارد لێبێ عەلەیکە سەلام ڕەحمەتوڵڵا لەسەر هەردوو چاوم باش بیت راکەم من ئەمڕۆ بەخۆم ڕۆژانە لەناو بازاری ڕانی شدراویەکەین ئەمڕۆ لە بەیانی وەمەمەرەوە بووین 1 تاک دۆلاریمان پێ نەکرا گوتمان دابەزی لەوەی باقی ناوەندی زۆری دەخستە بازاریەوە بەڵام ڕاست بوو ئەو ڕۆچینێت 213 میلیۆنی بازارەوە بەڵام بەس ڕقەمە ینی بەس ڕقەمە هیچ پارێک نایەتە بازاری ئەگەر بێت و 213 میلیۆن بخرێتە بازاری خێرم لە ئەو ڕێوارێک کە هاتیمەوە بە 155 و 600 پێ نەکرا یعنی یانە بە 156 و 156 لێ کرد یعنی لەو کاکەمان پێشتر 120 میلیۆن دلارێکی خستە بازار نرخەکان هەر بۆ شێوازە بوو ینی ئێستا دوو بەرامبەر پارەشی خستۆتە نێو بازارەوە دۆلاری خستۆتە نێو بازارە بەڵام نرخەکە ینی دانابەزێتە خوارەوە هێشتا بەرزتر بوو ینی هەر دی خستە بازارە باشتر بوو دێ خستە بازارەوە بە 5 مانەکری بەڵێ بە 155 مانەکری کە بازارە یەخستە بازارەوە گرانتر بوو هەرزانتر نەبوو ینی زۆر بەرز بووە هەتا 6 و 6 و نیم شتووە ڕۆی يعني براسي تبوك ذكية حكومة العراق هرمي كردستان هستند أورو زنابتان كنالي زنابتان لين بو يكم كنال لقى كنالي كينين بقناع بازاري روداري وي نبازار راني لو دراو كان زركاتوا براسي إيوا با كنال با اشترك كينين ناخذنا براسي وكاو زنابتان بزي تندي خريجي يعني تندي بمعاولات خلق نايكري على بس دابزي يعني بروت برينزك روني هموش تبوت دولار يعني داول حكومة العراق كان بواز دولار كيديني باخوات لكن خمان بيخنا فروشتي بيخنا ستينار نك كم كلا كمان $10 دي هذا $10 دي ما هربت بدي أو زرب كيني زرب ما دي والله زوج باس كمان لا شارقنا ولا قال ما نبوي تشمل بينديك ديكا كاك بولا لا هولير وردقرم كاك بولا ينصلاي خواد لبيه وڵی خوا لە کاک دانیار لە هەموو کارمەندەکان لە بینەرە بە ڕێزەکان و ڕێز و خۆشەویستیش بۆ مامۆستا عەبدوڕەحمان و کاک حەمەڕەشید هیوادارم گوێیان لە بەرنامە سەلام سەرچاومان کاک پۆڵە کاکە دانیار عێراق من باوەڕم نەبووە هیچ کات وڵات نەبووە بنەمای دەوڵەتبوونی تێدا نییە کاکە دانیار بە زۆرە ملێ کراوە بە دەوڵەت بە زۆرە ملێ بۆ وڵاتێکی پڕ خێر و بەرەکەت پڕ خێر بەرپرسی بێخێر تێدەگەی وڵاتێکی پڕ خێر بەرپرس و سیاسی بێخێر کەواتە دووشتی نەگونجاون زۆرە سەیریکە نزیکەی 4 ملیۆن بەرمیل نەوت هەناردە دەکارە 100 ملیار یەتەجیدراوی نزیکەی 80 تۆن زێڕی هەیە بەڵام کوا خاوەنەکە کوا خاوەنی لەکوێیە پێم بڵێ کا خاوەنی لەکوێیە سیستەمی داراییت کوا سیستەمی ئابووریت کە سیستەمی سیاسیت کە سیستەمی کارگێڕیت کە پێڵ لە خۆمان نەکەین لەوەتەی هەمە هەست بەوە دەکەم عێراق نابێتە وڵات کاکە دانیار نابێت بە زۆرە ملێ نییە بە چەپلە لێدان نییە بە ڕاکردنی سیاسیەکانی کورد نییە لێرەوە لە 2003 بچنە عێراق تانازی بەوە بکەین عێراقمان بنیاد ناوە و تا سەریان دەخوا و ناوەستن هێستان باس لەوە دەکا کە بەشێکی بڕیاری بانکی ناوەندی چێ جێبەجێ دەکات خۆی گەندەڵیەکە گەندەڵی سیاسیە گەندەڵی داراییە گەندەڵی ئابووریە کاکە دانیار هەر سێ گەندەڵیە
هۆگەندەڵێکی نییە دوو ڕێگایان لە پێشە یان ئەوەتە دۆلار بە تەواوی قەدەغە دەکرێت نەبێ مناڵێ کەسێک گونیەک پارەی عراقی ببا لە شێخەڵا و لە بازار شەقامی سالم و لە هەموو شار و شارۆچکێک بە ئارەزوی خۆی بیکا بە دۆلار تۆ پێ ئەوە یەکێکە لە هۆکارەکان کاک پۆڵا بەڵێ بەڵێ لە بیرت نییە لەوانەیە کاکە دانیار بەڵێ کاک پۆڵا گوێم لێتە بەڵێ لە نەوەتەکان دیکتاتۆرەکە قەدەغەی کرد سزای توندی بەوە سەر بازرگانەکانیشدا ئەوەی دۆلاریشی لێدەست بگیرێ یەکێک لە ناودارەکانی هەولێریش سزن کرا تا بە واستای پاشای ئوردن کە تێکەولێکەیان مامەڵەیان لەگەڵ عودەی هەبوو ئەو کات داوای ئازاد کرا کاکە دانیار ناکرێت تۆ ئەو بڕیارە واتەزانی ئەو بڕیارە پێبەجێ دەکرێت چێ لە دەور و پشتی بانکی ناوەندیە گەندەڵکاری سیاسی دارایی ئابووری کەواتە متمانەش نامینێ لە بازار دڵنیابە متمانە نامینێت چونکە من ئەگەر متمانم دوور لە تۆ متمانم بە تۆ نەبێ پەیوەندی ناکەم بەس متمانم هێ سپاس بۆخوا بە کەناڵەکەت هەیە بەس دڵنیابم ئەگەر متمانم نەمینێ پەیوەندی پێ ئەو نمونەیەکی زۆر سادەیە کە متمانە نەما لە سیستەمی سیاسی ئابووری دارایی کارگێڕی کاک پۆڵا ئەگەر بە کورتی تۆ پێت وایە کاک پۆڵا پێت وایە ئەمە چارەسەر بکرێت و نرخی دۆلار بێتەوە ئەو نرخی کە بانکی ناوەندی خاتە بازارەوە نەخێر بەشێکی کاکە دانیار کۆنتڕۆل ناکرێت بەشێکی ململانەی سیاسی ئەمریکا و ئێرانە دەوەرە تۆ لە معادلە سیاسەکەت بۆ ڕوون دەکەمەوە دەکرێت لە یانگیری ئێران بیان لە ئەمریکا دەکرێت وازدە دووڕووی بیهێنرێ لە عێراق یان ئەوەتە خوڕمای دەوێ یان مێوش خوڕمش نابێ یان ئەوەتە لەگەڵ ئێرانی یان ئەوەتە سیستەمی ئەمریکی داوە لێ دەکات دێبەجێکە کەواتە وڵاتی دووڕووی وڵاتێکی بڕخێر بەرپرس و سیاسی بێخێر دەرم یاساندی دووبارە ڕێزم هەیە بۆ هەمووتان کاک پۆڵاگیان لە لەگەڵماناوی کاک محەممەد لە بازیان وەردەگرم کاک محەممەدیان سڵاوی خوارد لێبێ سلامی خۆلت بناویش عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا سەرچاوم مڵای لەبارەی دۆلار و دۆلارەکانمان هێنێرن بۆ ئێران ناگات بەدەستیێنە لەبەرەوە لە بانک ناوەندیدای نادەن ئەمان خۆیان بدەن بەو دیوە بازاری دۆلارەکە چیکەن هەنێ کۆمەڵی شێوە بە بۆنەی ئەوەی کە دۆلاری سامان نایفرۆشن ئاهینە عەفەن نایکردن بەفی فرۆشنەوە بە بازار لە بازاری دۆلارەکەسا بە بۆنەی ئەوەی کە بەشێک لە خەڵکی بەفی فرۆشنەوە ئەنجا لە بازارن فەوق 50 بۆ فەوق 53 بەشێک لە خەڵکی ینی ڕایان وایە کە ئەو سەرتێخستنی و دۆلار و کڕینی دۆلار و ئەوانەش بۆ خۆی کاریگەری هەیە تۆ پێت وایە ئەمەش کاریگەری هەبێ یاخۆ تا هێزێکی دەرەکی یاخود بابەتێکی سیاسی لە پێشەمەوە کە ئەو نرخە کە دیاری کران لە نێو بازاردا و نرخە نییە والله وەکو وتم ناڵم ئەمان ناڵن بگاتە ناوخۆ ینی ناڵن بگاتە بانکەکان ئەمان خوان یەکسەر ئاوەندەیەکن بۆ ئێران لەبەرەوە کێشەیەکی زۆریان ناوەتەوە خێریگەسا بەلاڕووی معیشەتی خەڵکەوە ئەمان بە دینار پارەکات بێت خەڵک دواتر باوەڕێسا باعام بە گشتی هەموو عەشایە گران بووە ئەمان کاری سیاسی خۆیان ئەمان یارمەتی ئێرانەگەن لەبەرەوە ئەم دۆلارە ناگات بەدەستیەوە بەڵێ زۆر سپاس بۆ کاک محەممەد لە بازیان و لەگەڵماناوی کاک یوسف لە دووەک وەردەگرم کاک یوسفیان سڵاوی خوارد لێبێ کاک یونس سڵاوی خوارد لێبێ بەڕێز باشی سەر هەردوو چاوم کاک یونسگیان تۆ باشیت کاکە سەبارەت دۆلار بەڵێ کە پرسیارتم بۆ لە سەبارەت دۆلارەوە نییە پرسیارەکەمان لەسەرەوەیە کە بۆچی ئەو نرخەی کە بانکی مەرکەزی دایناوە ئەو نرخەنەیە کە لە نێو بازاردا هەیە هۆکارەکەی بۆ چییە گەڕێتەوە بەڕای تۆ چییە کە بەم شێوازەیە والله کاکە هۆکارەکە ئەوەیە سەبەبی ئەوەیە ئەگەر بانکی ناوەندی حکوومەتی عێراق لەگەڵ موافقن لەگەڵ ئەمریکا بۆ گفتوگۆی سەبارەت دۆلارەکە تێتە خارێ بەس تا ئێستا چ حەل نییە چ گفتوگو نەکراوە دۆلارەکە بەرز دەبێتەوە ئەگەر حەلەکە نەبەینی حکوومەتی عێراق و لەگەڵ ئەمریکا متفق بن دۆلارەکە تێتە خار تا ئێستا ناوەتێ خار دۆلارەکە پێدا 150 ساعت 11 حکوومەتی مەرکەزی 114 ملیۆنی فرۆشتیە دوای بەرز بووتەوە ئەگەر گفتوگۆ بکەن
حلك هەبی بۆ ئەو دۆلارە زۆر خەلک خەسارەتی زۆر دایەوە بەخوا ئەو دۆلارە یعنی تا ئێستا یعنی کەس قازانجی لێ نەکردیە و ئینشاءڵڵا ئەساس ئەو مانگەیە گفتوگو کراوە ئینشاءڵڵا حەلک بۆ هەبیت ئەگەر حەلک بۆ نەبیت ئەو خەلکە یعنی بە بازار کردین و فرۆتن بەس هەموو تەماشای فایبەر و دۆلار و هەموو شدەن ڕاستە لە ئێستادا یەکێکە لەو کێشانەی کە لە هەرێمی کوردستاندا ینی خەڵکەکەی پێوە سەرقاڵەوە بە تایبەتی ئەوەیە کە کاریگەریکی زۆری هەیە لەسەر بازار لەسەر شمەک و کاڵاکان بەرەوە تاوەکو دابەزێت لە بەرژەوەندی هاوڵاتیانە بە شێوازێکی گشتی لە هەموو عێراقدا زۆر سپاس دەکەین کاکە ئەوە بەرژەوەندی ئێمە نییە ئەگەر حکوومەتی عێراق دۆڵارەکە دابەزێ بەرژەوەندی خەڵکە کاک یونس کاکە ئەو خەلکە لە بازار گران دەبی ئەگەر حکوومەتی عێراق دۆلارەکە مستەقر بکات دۆلارەکە بە 132 بفرۆشێ لە بازاری گفتوگو لەناو بازارەکان بە 135 بی هیچ مشکلێک هیچ هاوڵاتێکی ئەو مشکلە نییە بەس ئەگەر دۆلارەکە یعنی دۆلارەکە کێن بی خەلک مەجبورە ئەو ئیشە هەیە بە 165,000 کڕیا هەیە بە 170 کڕیا بە 156 52 هەیە مەسەن 20 دەفتەری کڕیا هەیە مەسەن 10 دەفتەری تاریک و قازانجی و خسارەتە کاگیرزانە زەرەر بێ بۆ ئەو نوخبەکەمە ئەنی ئەو نوخبەی کە بۆ شێوازە مامەڵەیان کردووە بەڵام ئەگە بە شێوازێکی گشتی لێکی بینەوە بۆ هەموو عێراق قازانجە لەبەرەوەی کە بەشێکی زۆر لەو کاڵا بەرهەمانی کە لە دەرەوە بۆمان دێت بە دۆلار دێت ئەگەر دۆلار بەرز بێت گومانی تێدانە کە نرخی ئەو کاڵاوشمەکانش لە نێو بازاردا گران دەبێت لەبەرەوە دابەزینی بە شێوازێکی گشتی کاریگەری هەیە لەسەر بژێوی ژیانی و ئابووری خەڵکی زۆر سپاس دەکەین کاک یونزیان لە دهۆکەوە لەگەڵمان بوو وڵاتزان خۆشەویستان ئەمڕۆژ هەر ڕاوێژکاری سەرۆکوەزیران ڕایگەیان کە هۆکارێکی دیکەی ناسەقامگیری دۆلار بەرامبەر بە دینار دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو دۆلارە زۆرەی کە دەبرێتە دەرەوە و ئەو باز لەوە دەکات کە چارەسەرکردنی بەشێکی ئەم کێشەیەوەیە کە سنوورەکان بە شێواز لە شێوازەکان تون و تۆڵتر بکرێت و ئەو ڕێگای قاچاق کە دۆلار دەبرێتە دەرەوە نەهێڵڕێت و میکانیزمێکی زۆر باش ئەنجام بدرێت بۆ ئەم بابەتە هەروەها بانقی ناوەندی ژەمڕۆ ڕایگەیاندبوو علی علاق کە پارێزگاری بانقی ناوەندی ڕایگەیاندبوو کە سیستەمێکی نوێی ئەلکترۆنیان داناوە تاوەکو چاودێری جڵەوی نرخەکان کە لە نێو بازاردا نازانم چۆنیە وردەکاری ئەو سیستەمە بەڵام ئەو باز لەوە دەکات کە لە ڕێگەی ئەو سیستەمە ئەلکترۆنیە و دەتوانن کۆنتترۆلی نرخەکان بکەن و هەر کەسێک و هەر لایەنێک و هەر کۆمپانیایەکی دراوی نرخەکان بە شێواز لە شێوازەکان و وەکو ئەو نرخە نەبێت کە دانراوە سزا دەدرێت ئەمە یەکەمین هەنگاوە کە ئەمڕۆ ڕاگەیەنراوە کە دەتوانێت بە شێواز لە شێوازەکان جێگیری بۆ نرخی دۆلار و دینار دابنێت دەچمە لای پێندێکی دیکە کاک حەمەڕەشید وەردەگرم لە ژاراوە کاک حەمەڕەشید گیان سڵاوی خوا لێبێ کاکە سڵاوی خوای لە جەنابەت کاکە دانیال سەر هەردوو چاوم کاک حەمەڕەشید گیان ڕێزم بۆ تۆ و کەناڵەکەت و بینەران و بیسران و ستافە بەڕێز دەکات کاک پۆڵاش سەلامی لێ کردی چاوی مازەکە ماگادارم قسەکانی دڵی منی کرد کاکە دانیالی بەڕێز ومێد دەکەم کە عەبدوڕەحمانی شتێک بفەرمی گوێی لێ بێ برای بەڕێزم ڕێزم بۆ جەنابەت و بۆ بینەران و بیسەران کاکە ئامە بۆ خۆی دەسەڵاتی بەغدا خۆسەعەتی خۆی نییە بۆ خۆیان ئاوان نێوە بڕیوە ڕاستەکەی جارێکی دیش لەو کەناڵە پیرۆزەوە بوازانم گوتم بۆ خۆیان ماڵی خۆیان شکاندووە باچی داوی نێودەوڵەتی ئاگادارە هەتا محکەمەی فیدرالی ئاگادارە چوزانم هەتا دەسەڵاتی گشتی ئاگان پەرلەمان ئاگادارە بۆ خۆیان ناوچیان بڕی ئەوان نێو لە نەماڵی خۆیان شکاندووە پێم سەیرە و دووفاقی ئەم بەڕێزە دەیکا سەرۆکوەزیران یا دەبێ ئاگای لە هیچ نەبێ کاکە ئەماس لە هێز ئەمریکایە مەحاڵە پارەی ئەمریکای حاضر نییە بریشکێنی تێگەیشتی ئەگەر سەحەبی خوان بانایە وەکو گۆڕ بە گۆڕەکەی دینارێکی عێراقی بە $3 دەبوو پێویست ناکاوە دوای کەوین چاوی باوکی محەممەدیش بازەکەم بانەڵە بێڕحمە باسی دەسەڵاتی کوردی دەکا دەسەڵاتی کوردیشەکە کوردایەتی کردایە قەستەن بۆ خوای بۆ پەرلەمانی عێراقیش بەجلی کوردیەوە دەچوم هەچی دایرێ بەجلی کوردیەوە قرارم دەدار چی جلی مۆزەر تێ نابێت لەبەر بکرێ هەموو جلی کوردی ئەمادەش کوردایەتی ناکەن کاکە ئەگە بیان کردایە شتی با قوبری پێیز نییە نیان کردو ناشیکەن تازە مەحاڵە
باڕێ لە برادرانم نەکەم خوازیە لە مێزگردێکی بەکەیت قسەم کرد بایە دەست خۆشی لێ دەکەم سپاسەکەین کاک حەمەڕەشیدیان لە شاراوە لەگەڵمان نبوو. کاک سەربەز وەردەگرم لە شاری هەولێر. کاک سەربەزیان سڵاوی خوار لەبێ. سلام باش برا. وعلیکم سلام سەر هەردوو چاوم کاک سەربەزیان تۆ باشیت؟ کاک سەربەز گوێبیستی دەنگی ئەمەیت؟ بەڵێ کاک سەربەز سراو سرنجی بەڕێستان چێ لەسەر و بابەتی کە هەڵما بشاردەوە ئەمڕۆ؟ الو بەڵێ کاک سەربەز گوێ لە ئێمەیە تۆ؟ بەڵێ ئەو کاتت باش. سەر هەردوو چاوم کاک سەربەزیان. لەسەر ئەو مەوزوعی دۆلار و دیران بەڕاستی پێم خۆشە یعنی حکوومەت یاساک دەربکات یان پارەکە دۆلار و دینار یەک سعر بێت کە هاوڵاتیان بەڕاستی بزانن سعرەکە چۆنە هەر ڕۆژێک لە بەرز و نزولی بێت ئەو کاتە یعنی هاوڵاتی هیچ استفادەیەک ناکات. بەڵێ یعنی پێم خۆشە بەڕاستی لەلایەن حکوومەتی بەغداوە یعنی یاساک دەربکات بڵێ دۆلار باوندێ بۆ نمونە بڵێ بە 130 بە 140. وڵای کاک سەربەز هەموو ڕۆژێ بڕیارەدەن بەڵام دەکات مساعدە بێت نەک هەر ڕۆژێک لە بەرزی بێ ڕۆژێک لە نزیک دەها خۆش نییە. ڕاستی ئەمە پەیوەندی بە بانقی مرکزیەوە نییە. ئەوان ئێستا نرخەکە بە 132 دلار 132,000 دینار ئەیفرۆشتن لە نێو بازاڕاتە 100 دلار بەرامبەر بە 132 دەخاتە نێو بازارەوە. بەڵام کێشەکە لەوەدایە کە دیار نییە کە بۆچی بەم شێوازە لە نێو بازاردا بە نرخێکی دیکە بە نرخێکی زۆر زیاتر دەفرۆشرێتەوە. یان ئێمە بۆ خۆی جێگەی گومانەوە هەمیشە بەردەوام چاودێرانی ئابووری چاودێرانی سیاسی دانەوێت هۆکارەکەی ڕوون بێتەوە تاوەکو ئێساش ڕوون نەبووەوە کە بۆ بەم شێوازەیە چەند باز لە کۆمەڵێک هۆکارەکەن. یعنی جێگیرکردنی نرخەکەی بە شاز لە شازەکان ینی مای ڕەزامەندی تەواوی عێراق و هەرێمی کوردستانیشە و لە بەرژەوەندی خەڵکەکەشدایە. وڵی منش لەگەر ڕای دەمە بەسانی بۆ نمونە چەندی هۆکارێکەوە کردووە دۆلار بەرزێت یەکێک لەوانە دەڵێن دۆلار بۆ بەرەوەی وڵات دەچێت بۆ نمونە وڵاتی ئێران ئەوە شۆکارێکی ترێکە دۆلار بەرز دەبێتەوە. بەڵێ ینی بەڕاستی ینی وەکو حکوومەتی عێراق ینی دەبێ ڕەچاو بکات لەسەر دۆلار چونکە بەڕاستی ینی ئەمە لە بەرژەوەندی حاڵەتەنی عێراقدا نییە. پێگومان زۆر سپاس بۆ کاک سەربەز لێرەوە لەگەڵمان نبوو. وڵازان خۆشەویستان ئەمڕۆ بانکی ناوەندی 213 ملیۆن و 900 ملیۆن دلاری خست بۆ نێو بازارەوە. بەڵام نرخەکە هیچ دانەبەزیوە هەر بەو نرخی کە لە ڕۆژی ڕابردووش هەر هەبوو. ئەمڕۆ بەنزیک بە 154.5 گەشتە 155 بەو نرخە بەرامبەر بە دینار دەفرۆشایە بە وڵاتیان کە خەڵکی چاوەڕێ دەکرد ئەو بڕازۆرەی دۆلار کە خراوەتە نێو بازار و نرخەکە دابەزێت. بەڵام بەداخەوە ئەمڕۆژ نرخ دانەبەزی هەرچەندە ئەمڕۆ کۆمەڵی ڕێکار ڕاگەیەنراوە بۆ پێیکە بەشکم ئینشاءڵڵا ڕۆژانی داهاتووتر کاریگەریە بێت وە نرخی دۆلار بەرامبەر دینار دابەزێت. دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەبدول وەردەگرم. کاک عەبدولجان سڵاوی خوا لێبێ. مرحبا براکەم چۆنی باشی؟ چاوم کاک عەبدولجان باشیت لە سلێمانی بۆ بەرنامە جوانەکان هۆکاری چییە دۆلار ناچێتەوە نرخێک لە بانکی ناوەندی داینەوە. کاکە یعنی من حقیقەتە بڵێم ئێمە خەڵکانێکین هەم تەمەنمان و هەم تەجروبەمان هەیە و هەم لە ئەوە نەمان بینیوە بە حکمی تەمەن و خوێنەواریشین خوێنەواری باشین ئەزانین لە ڕابردوو تەجروبەمان وەرگردووە. بەڵام ئێمە لە حقیقت ئەزانین ئیسا ئەم بەزمەی کە دروست بۆ ئەم دۆلارە بۆچی دانابەزێ داز نابەزێ بەڕای من چونکە ئەمریکا ئەو داوای هەیەی لە عێراق بۆی جێبەجێ ناکرێت کاتەوەڵێ بێت تۆ تیجارە لەگەڵ ئێرانە نەکەی لەگەڵ تووشیان نەیکەی چکە تووشا لەگەڵ رووسیا نەیکەی لەگەڵ سووریا نەیکەی ئێبرا ئێمە گەر ئەم وڵاتانی دەور و پوش نەبێ ئێران نەبێ ئەگەر ئێران نەبێ چولەی تیازە چێتە چێنێ وەڵای 20 یعنی تەماتە چی لێت یعنی بازاری ئێمە ئێران و تورکیا و سووریایی بن بەڕێەوە دوایە ئۆگی رووسیا هاتۆ بۆ ئێرە ئەم رووسایە داوای تیجارەتەکە ئەمان ئەگەر لەگەڵ دژمنەکانی ئێرانە محاملە بکەن ئایا ئەمریکا چۆن دۆلاری خۆیداتە عێراق و محامەڵی تۆ بکا بیدا بەوە لەبەرەوە ئەمە خۆڵ لە چاوکردنە دایەگرم ڕاستە گازانی بۆ چێ دایەگرێ بۆ تاجیرانی خۆیان ناسنە سنە باقەکان بانکی مرکزی لە بەغالە بەرقانە
ئەچنە دەرەوە پارە وەرەگرن یا تەلەبەی خۆیان هەیە یا تاجیری خۆیانی هەنی مقاولات خۆیان ئەیان ناسن نەیدەن بەوانە بەڵام کەسێک نەیناسن نایدەنێ بچێتە بانخار نایدەنێ لەبەرەوە ناچارە بچێت لە بازاری ڕەت دۆڕات شابێنێ و ئەوە شایشی تێنە مەجبورێت لە بازاری ڕەت دۆلاری کڕیەوە لە شتەکە گران بێ ئەمەیە دۆلار بە حەقیقەت بەڕای من یا فاواژ نەبێ بەڕای من دۆلار ڕۆژ بە ڕۆژ سەر ئەتوێ هەتا وەکو ئێران و سووریا هەوا بە قورجیان هەبێ و بشین و ئەمریکا دژوان تازە دۆلار دانابەزێ هەر ئەڕوا سەرەکەوێ نایەنداتێکە پارەی ئەمریکا و نایەنداتی ئەومان دیدەنە ئێران و سووریا ئەوە ڕاستەکەیەکی زۆر سپاس دەکەم و مەمنون. زۆر سپاس بۆ کاک عەبدوڵلا سلێمانی و لەگەڵمان بوو. کاک جەمال وەردەگرم لە بازیان. کاک جەمال گیان سڵاوی خوارد لێبێ. داناریان سلام علیکم. وعلیکم السلام. سەرچاومان کاک جەمال گیان. سلام ان شاء الله دەستخۆشی بەنامەکەت لێەکەن. زۆر سپاس دەکەم. سلامت ان شاء الله. بەنسبەت ئەم دۆلارەوە کەوا ناچێتە ئەو دایناوە عێراق. بەڵێ. کارەکە ئەوەیە ئەبێت بانقێک لە سلێمانی هەبێ ئایدی بەغا بێ لێرە بۆ سیارەی بەغا بیا بە خەڵک هاوڵاتیان بیکردن بۆ شتومە سیارە بێ عەرزە بێ هەر شتێک بێ بیگۆڕن ئەوە شێوە دابەزێ. ئەگەر بەو شێوە نەبێت دانابەزێ چکە ئەبێ یان خزمەت قەرارە دەرکە ئەمانەی خۆمان هەموو لایەکمان بڵێن بە ئێوەشە هەمووتان قەرارە دەرکەن کە لە بازارە بۆ سیارە بێن بە خەڵک کەسێ وەرە خەڵک وەڕێتارە گۆڕێ بۆ سیارە ئەوە شێوە نەبێت نابێت یا خودبێت بەغا بانقێک لە سلێمانیدانم کە سێ دۆلارەکڕێ بیاتێ بۆ سیارەی بەغا ئابە شێوەیە. کاک جەمال بەشێک لە چاودێرانی سیاسی ئاماژە بۆ دەکەن بە خاتریەوەی کە چەند هەڵبژاردنێکمان لە پێشە مانگی دە هەڵبژاردننی پارێزگاکان و مانگی 4 ساڵی داهاتوو هەڵبژاردننی پەرلەمان و ئەوانەمان لەبەر پێشەوەیە بۆیە باز لەو دەکرێت کە هۆکارێک لەوانە سیاسی بێ ئەم دەسەڵاتدارانی ئێستا دوای مودەتێکی تر و نزیک بە هەڵبژاردنەکان نرخەکان دابەزێنەوە و وا بکەن کە دواتر خۆیان بکەن بە پاڵەوان و باز لەو بکەن کە ئێمە بووینە مایەوەی کە دۆلار لە 150 ئەوانەوە بهێنینە 135 و لەو نرخەیە جێگیریکان ئێمەش بۆ خۆی هۆکارێکە کە باسی لێوە دەکرێت. والله ئینشەڵڵا هەزان باشترە لەبەرەوەی کەس ئیسفادە لە هیچ شتێکی گرانی ناکە. ئێستا هەر بۆ نمونە ئەگەر خستە نەوت و بنزین و غاز و شتێک هەزان بکە بۆ نمونە ئەگەر بڵێم من ئەوانە هەزان کەم بۆکە نابێت بۆ هاوڵاتیەکانە بۆ ئەوانەی کە موچە خۆرن ئەتوانێت بۆ ئەگەر بنزین پێستا بە 500 نەوتیش کار بە 500 ئەتوانێت بۆ نمونە کەسێ معاشی 700,000 دیکە بە 600,000 دیکە بە 500,000 هەموو شتەکان ڕێکردنەوە و تژیانیش خۆشە بێ. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک عومەر لە چەمچەماڵ وەردەگرین. کاک عومەر گیان سڵاوی خوارد لێبێ. سڵام لە جەناب بدەم کاتە ساماش. سەر هەردوو چامان کاک عومەر گیان. تەورەکان لەسەر چی بوو؟ تەورەکەمان لەسەر ئەوەیە کە ئەم ناجێگیریە بۆ چی دەگەڕێتەوە کارەکان چین کە بانقی ناوەندی دۆلار بە نرخێک دەخاتە بازار و لەنێو بازاردا نرخێکی زۆر زیاترە لەوەی کە بانقی مەرکەزی دایناوە. وڵی هۆکارەکەی ئەوەیە لە هەرێمی کوردستان خۆڕش کراوە ئەو دۆلار و ئەوانە ئەیبەن بۆ دەرە و بۆ فێنانە بەڵام شتێکیش دروست بووە ئێستا لە مەسارەکان بڵێن پارە ئەگۆڕنەوە بە هەرزان بڵێن بە سەری بانکی عراقی. بەڵێ ئێستا فێر بوون ئەوانەی وا ئەچن بۆ دەرەوە بڵێن پارەکانیان لە بازار ڕەکەن بە دینار و شتێکی وان بیست من ئەمڕۆ دینارەکانیان ئەبن لە مەتاڕ ڕیکەن بە دۆلار یعنی هەر لەوەیە یانێ لێش خێر و کازانجۆستانیان دەستێت یان زۆرێکەیە کەس و کارێکێ بۆ خارج دیناری ئەیاتێ لە مەتاڕەکان ئەیکاتەوە بە دۆلار ئەمەشتێکی زۆر خراپە تەوانەوە هەم دۆلار بەز دەکاتەوە هەم زۆر خراپە. ڕاست ئەمەش زۆر جا دەبێتە مای بێمتمانەی لە نێوان ئەم نرخانەدا ینی هەر بێمتمانەی و ئەکاتە ئەوەی دۆلار دانابەزێنێ بەڵام ئەوە حکومەتی عێراق ئەو شتێک دروستیۆ شتێک زۆر خراپە بۆ ڕاگرتنی ئەو سیارە لە شوێنی خۆیان دۆلار. ڕاستە. دەستخۆشتانێکم زۆر سپاس دەکەین کاک عومەر لە چەمچەماڵەوە لەگەڵمان نبووی. باوکی ئەحمەد وەردەگرم لە سلێمانی. باوکی ئەحمەد سڵاوی خوارد لێبێ. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. سەرچاومان. چۆنی براکەم باشی؟ الحەمدوللا باش نییەوە چۆنن باشن؟ وەڵا دەربارەی ئەو دۆلار بە دینارە. بەڵێ. داواکارن لە هاوڵاتیان کە ئەو پارەی خۆیان نەدەن بە دۆلار. چونکە ئەوە
حکومت پابندی داناوە مەسەڵەن بۆ نمونە دایناوە بە 132,000 حکومەتێکی زەبەلاحی گەورە و هەروەها بانقێکی گەورە پشتگیری دەکا ئێمە هاوڵاتی دەفتەری دۆلارمانەیان 50 ڕقەمانەیان 3 ملیۆنمان هەیە ئەچین بۆ بازارێکێن بە دۆلار ئەم دۆلارە لە ئێستا 156 156 زمان چێتۆ بدێ 57 کێرە نایدێ 48 کە حکومت بڕیاری داوە ئەم دۆلارە ببێ بە 132,000 داواکارن لە هاوڵاتیان پارەکەی خۆیان نەدەن بە دۆلار پارەکەیان بمێنێتەوە ئینشاءالله ئەوە گومانێکی تیان نییە بەس مەسەڵەن ئایا هەفتەیەکە یان 15 ڕۆژە یان مانگیەکە چەندێکی پێشێ ئەو ئێمە نازانین بەس هیچ گومانێکی تیان نییە و هیچ پەیوەندیەکی سیاسی حکومشی تیان نییە. ڕاست باوکی ئەحمەد لە سلێمانیەوە لە گەڵمان نابووی بلازان خۆشەویستان بۆ ئەم بابەتە کاک جەوهەر ئەبانوسیەتی دەست نەکەوتنی دۆلار لە بانکی مرکزی بە ئاسانی هەروەها عەلی ڕەسوولیش نووسێتی بازرگانە چاوچنۆکەکان و سیاسە گەندەڵەکان و بێسەروبەری و نەبوونی دادگەری و خراپ بەڕێوەبردننی وڵات هۆکارە بۆی کە دۆلار بەرامبەر بە دینار ناجێگیر بێت. سوارە عومەر نووسێتی بازرگانە چاوبرسیەکان نایهەڵن هەروەها ماموریاژ نووسێتی جگە لە شڵەژانی خەڵکیی دیکە نییە نەبەس شکارتەی نووسێتی خەڵک خۆی بەرپرسی هەموو کێشەکانە. سەلام سەباح نووسێتی بێویژدانەکان نایهەڵن دابەزێت ئەمە بەشێک لە خەڵکی ببوو ئەم بابەتە ڕاسترنجی خۆیان دەربڕیوەوە باز لەوە دەکەن کە چەندین هۆکار هەنوە بەشێکی زۆر لە خەڵکی دەیگەڕێنەوە بۆ هۆکاری ناوخۆی دەیگەڕێنەوە بۆ بازرگانەکانەوە دەیگەڕێنەوە بۆ کەسانی کە ئاڵگۆڕی دراو دەکەن کە بۆ خۆی ئەمە لەوانەیە هۆکارێ بەڵام بە دیاریکرایی تاوەکو ئێستا ڕوون نەبووەوە کە هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە و بۆچی نرخی دۆلار و دینار جێگی نیەوە و نرخی کە بانقی ناوەندی دەیخاتە نێو بازارەوە ئەو نرخەنی هەڵبەتە ئەگەر ئەو نرخەی دانراو لەلایەن بانقی ناوەندیە بۆ نێو بازار کە 132,000 کە دواتر دێتە نێو بازارلانەیە کەمێک بەرز بێتەوە بگاتە 135 ئەوانە بۆ خۆی کاریگەرێکی زۆر باشی دەبێت لەسەر بژەی ژیانی هاوڵاتیان لەسەر ژیانی هاوڵاتیان لەسەر نرخی شمەک و کاڵاکان دەزانین کە لە ماوەی ڕابردوودا نرخی دۆلار بەرامبەر بە دینار گەشتە 170,000 دینار کاریگەری هەبوو لەسەرەوەی کە نرخی شمەک و کاڵاکان گرانبوونی بەخۆیەوە بینی وی لە ئێستادا ئەگەر بگاتە ئەو نرخەی کە بانقی مرکزی دایناوە 132,000 بۆ خۆی کاریگەرێکی زۆر باشی دەبێت. لەبەرەوە لە هەرمی کوردستاندا بەشێکی زۆر لە خەڵکی موچەکانیان بە دینار وەردەگرن لەگەڵیشیدا ئەو کاڵاوشمەکانی کە لە نێو بازارەکاندا هەن بە دۆلار ئاوردە دەکرێت و بە دۆلار بازرگانەکان دەیکڕن. ئەمە ئەو کاریگەریەیە کە لە نێو بازاردا هەیە لە ئێستادا ئەو ناجێگیریە بوونی هەیە و لە ئێستادا نرخەکان جیاوازی بەخۆوە دەبینێت لە ئێستادا ئەمڕۆ نرخی دۆلار نزیک بە 155,000 بوو لە کاتێکدا نزیک بە 214 ملیۆن دۆلار خراوەتە نێو بازارەوە لەلایەن بانقی ناوەندیە بەڵام نرخەکان دانەبەزیوە ئەروەکو خۆی ماوەتەوە بۆ خۆی کاریگەرێکی زۆری هەیە و تاوکو ئێستاش دیار نییە کە ئەم هۆکارانە بۆچی دەگەرێتەوە نرخەکان بۆچی بەم شێوازن و هەرچەندە باز لە کۆمەڵی هۆکار دەگرێت وەک لە بیدایەتە ئاماژەم پێکرد یەکێ لەو هۆکارانە بردنە دەرەوەی دۆلارێکی زۆر بۆ وڵاتی ئێران کامەش بەشێک لە چاودێران پێیان وایە کە ئەمە بۆ خۆی کاریگەری هەیە و بۆیە نرخەکان دانابەزێتەوە نابێتە ئەو نرخەی کە بانقی مرکزی دیاری کردووە وەروەها باز لەوەش دەکرێت هۆکارێکی دیکە هەیە لەوانی هۆکاری سیاسی بێت ئەو سیاست مەداران ئەو کەسانی کە ئێستا لە حکوومەتن دەیانەوێت و خۆیان پیشاندن کە دوای ماوەیەکی دیکە کە نرخەکان دابەزینەوە ئەوان بوونەتە باعیسیەوەی کە نرخەکان دابەزێت نرخی دۆلار بەرامبەر بە دینار بۆیە لەبەرەوەی کە چەند هەڵبژاردنێکمان لە پێشەوەیە هەڵبژاردننی پارێزگاکان لە مانگی دەی ئەم ساڵدا لە هەموو عێراقدا ئەمە ئەنجام دەدرێت و لەگەڵیشیدا هەڵبژاردننی ساڵی داهاتووی مانگی 4 هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران ئەمەش بخۆی کاریگەری دەبێت وە بەشێک لە سیاسیان و چاودێرانی سیاسی پیان وایەوە کە بۆ خۆی هۆکارێکە دەیانەوەکو دەستکەوت بیفرۆشنەوە بە خەڵکی بڵێن ئێمە نرخی دۆلارمان دابەزاندن بەڵام بەگشتی بۆ خۆی کاریگەریەکی زۆری هەیە لە نێو بازاری عێراقیدا یعنی ئێستا یەکێکە لەو کێشە و گرفتانی کە خەڵکی بەردەوام چاودێری دەکەن و دەیانەوێت
بزان نرخەکان بەکوێ گەیشتووە یەکێکە لەو بابەتانی کە لە نێو سۆشیال میدیا و لە نێو خەڵکیدا زۆترین بینەر و زۆترین خوێنەری هەیە لەوەی کە بزان نرخەکانی دۆلار و دینار چی بەسەر دێت بەگشتی وەک ئاماژەم پێکرد کاریگەرێکی زۆری دەبێت لەسەر خەڵکی هەرچەندە ئەمریکا و عێراق لەبارەی ئەم نرخانەوە ڕێکەوتنیان ئەنجام داوە و بەگوێرە ئەم ڕێکەوتنە پێویستە عێراق پابەندی کۆمەڵێک مەرج بێت بۆی کە نرخەکان جێگیر بکرێت و عێراقیش وردە ئەو مەرجانەی کە ئەمریکا داینا ئەو ڕێکەوتنی کە کراوە پێوەی پابەند بۆ بەڵام تاوەکو ئێستا ئەو نرخە نییە کە هاوڵاتیان چاوەڕێ دەکەن ینی هاوڵاتیان تێناگەن بۆی کە بۆچی بەم شێوازەی نرخەکان بانقی مرکزی بە نرخێک دەیفرۆشێت لە کاتێکدا لە نێو بازاڕەکاندا بە نرخێکی دیکەیە تاوەکو ئێستا ئەو ڕێکەوتنەی یاخود ئەو گفتوگۆی لە نێوان ئەمریکا و عێراق و بانقی مرکزیدا ئەنجام درراوە کاریگەریکی ئەو تۆی نەبوو لەسەر دابەزاندنی نرخی دۆلار تەنها و کاریگەری هەبوو کە لە ڕابردوودا گەشتە نزیک بە 175 بەرەوسەر و ئێستادا گەشتەوە بە نزیک بە 155 بەڵام هێشتا خەڵکی چاوەڕێ ئەوە دەکەن کە نرخەکە زیاتر دابەزێت بگاتە ئەو ئاستەی کە پێویستەوە ئەو نرخەی کە بانقی مرکزی دیاری کردو بۆ خەڵکی و بتوانن لە ڕێگەی ئەو نرخەوە دەستیان کە ئەو دۆلار و گۆڕینەوەی دۆلار بە دینار لە کاتێکدا لە ئێستادا بە بڕیارێک لە نێو فڕۆکەخانەکاندا هاوڵاتیان و هاوڵاتیانی کە دەچنە دەرەوەی وڵات و گەشت دەکەن دەتوانن بڕێک دۆلار کە پێم وابێ نزیک بە 7,000 دۆلارە بگۆڕنەوەتە دیناریان پێبێت لەوێ لە نێو فڕۆکەخانەکاندا دەیکەنەوە بە دۆلار کامەش بۆ خۆی لەوانەیە کاریگەرێکی باشی نەبێت و کاریگەرێکی خراپی هەبێت لەسەرەوەی کە لە نێو بازاردا بۆ خۆی نرخەکە هەروەکو بۆ شێازە بمێنێتەوە یاخود زۆرێک لە بازرگانان و ئەوانەی کە دەیانەوێت نرخەکان ئەو پارەی کە پێیانە دەیبن لە ڕێگەی گەشتێکەوە بەو نرخە بیفرۆشنەوە ینی بیکردن و دواتر بێن لە نێو بازاردا بیفرۆشنەوە دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک یوسفمان لەگەڵە لە هەولێر کاک یوسف گیان سڵاوی خوا لەبێ عەلەیکوم ئەسسەلام وەرەحمەتوڵڵاه بەڕای من ئەو خۆکاری ئەو نرخەی کە جێگیر نابێتن لە دۆلاری ئەو سیاسەتەکە محارەبەی گیان پێ دەکەن ئەو سیاسەت سەرکەوتن نابێتن بەڕاستی یانی دەرگای گەمبەری زیاتری کردەوە لە کڕینی فرۆشتی دۆلار لە کریان لە مەسەلەی کڕینی فرۆشتی دۆلار پێشتێ هەر گەندەڵی بوو ئێستاش گەندەڵیکە زیاتر بووە ئەگەر وەکو ئوردن کوێت لێ بێتن لە باقی متەوەفر بێت خۆ دوچی بکڕین بفرۆشی متەوەفر بیتن ئەوە ئەو سیاسەتە سەرکەوتن دەبێتن و جێگیر دەبێتن نرخەکەی و نرخی حکومی بەس ئەو سیاسەتی ئێستا هەیە ئەمریکا دەیە محارەبەی گیانی پێ بکاتن بەو سیاسەتەی بەخەبە سەحراڵەکە کە ئەگەر ئەوانەکاتن ئەو دۆلاری لە ئەمریکای دەکاتن ئەوە بەسە سەرکەوتنەوەی بەقەناعەتمەوە سیاسەتە ئەو سیاسەتە فەشلی دەبێت نازانم چ پیسێ بیتن بەسە کامیانە کاک یوسف سەرکەوتوو نابێت کامە سەرکەوتوو نابێت بەڕای تۆ بەڵێ بەڕای من سەرکەوتوو نابێت ئەو سیاسەتە زۆر باشە زۆر سپاس بۆ کاک یوسف لە هەولێرەوە لەگەڵمان نبوو کۆمەتی بەشێک لەو کۆمەتانەوەی عزیز دەخوێنەوە کە بۆ ئەم بابەتەتان نووسی و ئەمیر محەممەد نووسەتی لە جیهاندا بۆرسەکان نرخی دۆلار دیاری ئەکەن بەرامبەر بە دراوی گشت وڵاتێ بەڵام لە وڵاتی خۆمان حکوومەت دیاری دەکات حەمید ئەحمەد نووسەتی بردننی بۆ دەرەوەی عێراق یەکێکە لەو هۆکارانەی کە نرخی دۆلار بەرامبەر بە دینار دانابەزێ سەرباز مەجید نووسەتی هەندێک خەڵک بڕێکی کەم پارەی پێیە واز ناهێنێت لەوەی کە ئاڵوگۆڕی درایی پێوە بکات دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک ئەمین وەردەگرم لە سادق کاک ئەمین سڵاوی خوانەوە لە کەرکووک سڵاوی خوا لە ئێوەش بێ و لە هەموو جۆگرەکانتان و لە هەموو بینەرەکانتان و لە هەموو کوردستانیانی وعەلەیکە سەلام سەرچاومان کاک ئەمین جان براکەم جێگیر نەبوونی دۆلار ئیستاکانە حەڵال حازر لەبەر ئەوەیە ئەو دەوڵەتانەی کە بوونە هۆکاری ئەوەی کە دۆلار بەرز بێتەوە لە عێراق ئێستاکانە پارەیەکی زۆری دراوی عێراقیان خستۆتە بازاڕی عێراقەوە و دۆلاری پێکڕن بە هەر شارێک بێت ئەوان قازانجیانە ئەگەر بە 150 بیکڕن ئەگەر بە 155 بیکڕن ئەگەر بە 160 بیکڕن ئەوان قازانجیان بەڵام ئەوەی کە زەرەرەکە هاوڵاتیانی عێراقیە مەسەلەن بەو سیارەی کەوا ئێستاکانە لە ناو بازاڕە هەیە خەڵکەکە زەرەرمەندە لەبەرەوەی شتومەک بەو سیارە گرانە و لەگەڵ ڕاتب و لەگەڵ مەعیشەتی خەڵکەکەی
ئێستاە ناگونجێت ئەو سیارە و دانەبەزاندنیشی حکومەت سەبەبی حکومەتی عێراقیە لەبەرچی لەبەر ئەوە دەبێ هەموو هۆکارەکان ببرێت نەک ئەو هۆکارێک ئەوەی کە خەڵک بینێ چارەسەری بکاو ئەو هۆکارەی کەوا سەبەبی ڕئیسیە خەڵک نایزانێ خۆڵکردنە چاو خەڵکی ئەوە ئەبێ هەموو هۆکارەکان ئەوانەی کە دۆلار وەرەگرنەوە فرۆشتنەوە بە خەڵک دەبێ ڕقابە لەسەریان بێت ئیشەکە بەبێ ڕقابە ناکرێت ئیشەکە مەسەن دۆلارەکە کە ئەیدەنە خەڵک بە هەندێک خەڵک بتوانێت ئەو دۆلارە وەرگێ بەهۆی مەسەرەن تیجارەتێکەوە یان بە شتێکەوە بێت دەرتەعلی بیدا بەو تیجارەتە نەک بچێ وەری بگرێ و لە شوێنێک بیفرۆشێتەوە حکومەت چاوپۆشی لێ بکات بەم حاڵەتانە ئەتوانێت کۆنتترۆل بکرێت ئەگینا کۆنتترۆلکردنی نەختێک ناڵێم ناکرێ بەڵام نەختێک زەحمەتە بێ زۆر باشە زۆر سپاس دەکەین کاک ئەمین لە کەرکووکەوە لەگەڵمان نەبوو وڵاتزان خۆشەویستان بە گشتی تەواوی عێراق لەم چەند ڕۆژانەدا بۆ نزیک بە چەند مانگێک دەبێت سەرقاڵی ئەوەیە کە چاودێری نرخی دۆلار و دینار بکە لەبەرێکە ئەمە شتێکە پەیوەستە بە ژیانی ڕۆژانی هەموو هاوڵاتیەکەوە چه هاوڵاتێک لە نێو بازاردا شمەک و کاڵا بکرێت چه ئەوەی کە بێوێ خان و دروست کات چه ئەوەی بێوێکە تەنانەت ئاڵتونیش بکرێگە پرۆسی هاوسەرگیری لە پێشەوە بیانی کاریگەری کردۆ لەسەر تەواوی سێکتەرەکانی ژیان بۆیە بەردەوام هاوڵاتیانی عێراقی و هەرێمی کوردستانیش چاودێری نرخی دۆلار و دینار دەکەن بۆ پێی کە دەیانەوێت و هاوڵاتیان لە بەرژەوەندیانە کە نرخەکە دابەزێت لەبەرەوەی کە لە بەرژەوەندی هەموو هاوڵاتێکی عێراقیە لەبەرەوەی کە بەشێکی زۆر ئەو شمەک و کاڵایانە کە دێنە نێو هەرێمی کوردستان دێنە نێو عێراقەوە بە دۆلار بازرگانەکان دەیکن و دوجاریش ناچارن کە نرخەکە گران بێت دو هەمید پەیوەندی وەردەگرم کێمان لەگەڵک کاک محمودمان لەگەڵە لە پیرەمەگرون کاک محمود جان سڵاوی خوا لێبێ السلام عليكم كاك دانيال جان باشی عليك السلام سەرچاومان کاک محمود جان والله دەستخۆشی بەرنامەکە و لێکم هۆکاری بەرزبوونەوەی دۆلار بۆ هەنێ بازرگانی چاوچنۆک و کەسانێکی چاوچنۆک و تێرنەخۆر و ئەمانە ئەگەڕێتەوە کە کە ئەم دۆلارە ئەمەنە دەرەوە یەک دووەمیشیان ئەمریکا خۆی کاتێک بە حساب عێراقی داگیری کرد بەناو ئازادی کرد بەس عێراقی کاول کرد ئەمە چەند حکومەت هاتە سەر حکم و نەمان نازانم یعنی گۆڕانکاریەک نەکرا خۆی بە قەنەعەتی من ئەمریکا یەکەم هۆکارە بۆ بەرزبوونەوەی دۆلار چکە ئەمریکا مەبەستی بێتوانێ نەیەڵێ ئەم دۆلارە بەرزۆ بێ و بەڵام مەبەسەکەی ئەوەیە کە دویستی ئەوە بێ کە گوشار بخاتە سەر هەر حکومەت و دەوڵەتێک لە بەرامبەریە شتێک ئەکات دیتر بە هەر شێوەیەک بێ لە شێوەکان شتێکەکە بۆی ئەم دەوڵەتە بڕوخێ و نەمێنێ هێناخۆ ئەگەر مەبەستی بێ لە ماوەی چەند سەعاتێکە ئەمریکا مەبەستی بێ ئەمە چارەسەرەکە بەڵام لەوانەیە ئەمە دەستکیسەی خۆی بێ و خۆی لە ژێرەوە ئەم شتە بکە بەڵام هیچ من قەنەعەتم وایە ئەمە هەر ئەمریکا خۆیەتی و هیچ کەسێکی گەنیە نەپەیوەندی بە حکوومەتی عێراقەوەی نەپەیوەندی بە ڕاستە کەسانێکی چاوچنۆک هەیە کەسانێکی بازرگانی تێرنەخۆری هیچ نەدیوە دنیانە دیوە یعنی دنیایان کردووە بە شوێنی مانەوەی خۆیان وازانن نامرن وازانن قەبر نییە وازانن لێپرسینەوە نییە ئەمانە نازانم ئەمانە بەرپرسی نابەرپرسن ئەمانە هیچ بەڵام ئەمریکا یەکەم هۆکارە بۆ بەرزبوونەوەی ئەم وڵاتانەی کاول کرد ئەم وڵاتانەی داگیر کرد ئەوە تا ئەگە پارە سویسریەکە بووە هیچ کێشەیەکمان نەبوو بەڵام ئەوە تا ئێستا ئەم پارەی هێناوە ئەوەنەی تر پارەکەی ڕسوا کردووە ئەوەنەی تر خەڵکی بە قوڕا بردە خوارەوە لە زیاترەوەی عێراق ئازاد بکە ئەوەنەی تر خەڵکی عێراق و ئەوەنەی تر خەڵکی بە قوڕا بردە خوارەوە بەڵێ ئەمریکا یەکەم هۆکارە بۆ بەرزبوونەوەی دۆلار و زۆر سپاس کاک محمودجان لە پیرەمەگرونەوە لەگەڵمان نابووی سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێزان و خۆشەویستان بە یارمەتیی هاوکارانم بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ